زیاتر لە 1000 کوژراو لە دووڕۆژی پێکدادان لە سووریا. زیاتر لە 1000 کەس لەوانە 745 کەسی سەڤیل لە ماوەی دووڕۆژی پێکدادان لە نێوان هێزەکانی ئەمنی سووریا و کەسانی چەکداری عەلەوی لە پارێزگای لازقیە کوژراون. ئەم ئامارە یەکێکە لە بەرزترین ژمارەی قوربانیانی پێکدادانەکان لە سووریا لە ساڵی 2011ەوە تا ئێستا. بەپێی راپۆرتی چاودێری مافەکانی مرۆڤی سووریا کە بارەگاکەی لە بریتانیایە، 745 کەسی سەڤیل زۆربەیان ئێعدام کراون، 125 کەس لە هێزەکانی ئەمنی سووریا و 148 کەس لە چەکدارە عەلەویەکانیش لەم پێکدادانەدا کوژراون. پێکدادانەکان ڕۆژی پێنجشەممە دەستیان پێکرد کاتێک کە چەکدارانی عەلەوی هێرشیان کردە سەر هێزەکانی ئەمنی لە شاری جەبەلە لە ئوستانی لاسقیە. بۆ سەرکوتکردنی ئەم ڕاپەڕینە، حکوومەتی نێوی سووریا هەزاران چەکداری لە سەرانسەری سووریەوە بۆ ناوچەی لاسقیە ناردووە. ئەگەرچی ئەم چەکدارانە بەناو لەژێر فەرمانی حکوومەتی نوێی سووریان، بەڵام هێشتا چەندین گروپی میلیشیا لەم وڵاتە چالاکن. هەندێکیان لە ڕابردوودا تاوانی زۆریان ئەنجامداوە و زۆر جاریش بە شێوەیەکی سەرڕۆیانە کار دەکەن. ئەم کەسانە کە پێشینەی چالاکی لە هێزەکانی داعشیاندا هەیە، بەشێکی گرنگی هێزەکانی ئینتزامی حکوومەتی نێوی سووریا پێک دەهێنن. ڤیدیۆکانی بڵاوکراوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا تەرمی دەیان کەس لە جلوبەرگی سەڤیلدا لە شاری ئەلموختاریە پیشان دەدات. بەپێی راپۆرتی تۆڕی مافەکانی مرۆڤی سووریا، زیاتر لە 40 کەس لە یەک هێرشدا لەم شارەدا کوژراون. ڤیدیۆکانی دیکە چەکدارانێک لە جلوبەرگی هێزەکانی ئەمنیدا پیشان دەدەن کە خەڵک لە نزیکەوە ئێعدام دەکەن و پیاوان ناچار دەکەن وەکو سەگ بۆڕێنن و دیلەکان دەدەنە بەرلێدان. کەنارەکانی سووریا زۆرتر شوێنی ژیانی کەمینەی ئاینی عەلەویەکانە، فیرقەیەک کە بەشار ئەسەدیش هەر لێی هەڵکەوت بوو. لەگەڵ ئەوەشدا زۆرێک لە عەلەویەکان پەیوەندیەکی ڕاستەوخۆیان لەگەڵ ڕژیمی ئەسەددا نەبوو. بەرپرسانی نێوی سووریا بەڵێنیان بە کۆمەڵگای عەلەویەکاندا بوو کە ئەمنیەتیان دەستەبەر دەکەن و هیچ تۆڵە سەننەوەیەک نابێت. بەڵام کوشتنی سەدان کەسی سەڤیل، زۆربەیان عەلەوی، لەلایەن هێزەکانی ئەمنی حکوومەتی نوێوە شەپۆلێکی تۆقین و ترسی لەم کۆمەڵگایەدا دروست کردووە. یەکێک لە دانیشتوانی شاری سنوبەر لە لازقیە گێڕاویەتەوە کە چەکداران لانیکەم 14 کەس لە دراوسەکانی کە هەمویان لە بنەماڵەی ئەریس بوون کوشتووە. لەوانە ئێعدامکردنی باوکێکی 75 ساڵە و 3 کوڕی لە بەردەم چاوی دایکی خێزانەکەیدا. ئەم شاید حاڵە کە بۆ پاراستنی ئەمنیەتی خۆی نەیویست ناوی ئاشکرا بکرێت، وتی دوای ئەوەی ئەوان باوک و کوڕەکانیان کوشت، بە دایکەکەیان وت کە زێڕەکانی ڕادەستیان بکات، دەنا ئەویش دەکوژن. یەکێکی دیکە لە دانیشتوانی لاسقیە وتی کە کارەبا و ئاوی ناوچەکە بۆ زیاتر لە 24 کاتژمێرە بڕاوە و لە ماڵی خۆی پەنای گرتووە و لە ترسی میلیشیاکانی ئامادە لە شەقامەکاندا جورئەتی دەرچوونی نییە. هەروەوتی زیاتر لە 24 کاتژمێرە کە نە ئاومان هەیە و نەکارەبا. ئەم گروپە چەکدارانە هەر کەسێک لە شەقامەکاندا دەربکەوێت دەیکوژن. تەرمەکان لە شەقامەکاندا کەڵەکە بوون. ئەمە سزادانێکی بە کۆمەڵە. گروپەکانی مافەکانی مرۆڤ جەختیان کردوتەوە کە پابەندبوونی ڕاستەقینە بە دروستکردنی حکوومەتێکی بنکە فراوان، کلیلی ڕێگریکردنە لە نقمبوونی سووریا لە خولی تند و تیژیدا. بەرپرسانی حکوومەتی کاتی سووریا بڕیارە لەم مانگەدا کابینەیەکی نوێ ڕابگەێنن. ڕەفتاری چەکدارانی پەیوەست بە حکوومەتی نوێ ئاگادارکردنەوەیە کە بۆ ناوچەکانی ژێر کۆنتڕۆڵی هێزەکانی سووریای دموکراتیک و نیشانەیەکی زەرفیەتی باڵای ئەم هێزانەیە لە تاوان و کوشتن دژی دژبەرانیان.